سەماعات باشن هیوادارم باش بن. طبعا ئەو ڤیدیۆیە تۆزێک تایبەتە لەبەر ئەوەی ئەمن خۆتان دەزان پێشتر لە یەک دوو ڤیدیۆ باسیەوەم کردبوو کە من هەندێکی سەرسەختی یانەی ئەوەی بەرشەلۆنەوە دونیش بەرشەلۆنە یەکێک لە یاری هەرە خۆشەکانی هەبوو کە تا ئێستا دیتبم تقریبن دەتانم بڵێم وەکو یاری کۆتایی جامی جیهانی 2022 قەتەر بوو بەس لە یانەکان لە چامپیۆنس لیگ. طبعا لەبەرچێ ئەو بریارمدا کە ئەو ڤیدیۆ دروست بکەم یان باسی یانی بەرشلۆنە بکەم یان شتێک لەو بابەتانە. طبعا یانەی بەرشلۆنە دوونێ یارێکی زۆر عەجایب زۆر تحفەی کرد پاشەوەی کە شەوتی یەکەم 2-0 لە پاشین بە سیناریۆیەکی زۆر شێتانە دەگەڕێتەوە ناو یاریەکە کە بتوانانی 3 گۆڵ بکات لە کاتێکی کەم وەکو یاریەکەی تر نەبوو. یاری یەکەم کە 2 گۆڵ کرا زوو شەوتی یەکەم تەعادول کرا. ئەم یاریە شەوتی یەکەم تەواو بوو شەوتی دووەمیش دوای 10 دقیقە تقریبن دەست پێ کرا گۆڵەکان کرا. طبعا خەڵکێکی زۆر باسی وی دەکات کە حەکەم زۆربەی لە بەرشلۆنە کردێ یانیش دەڵێن بەرشلۆنە وەکو قەشمەریەک لە سۆشەل میدیا لەو شتانە باسی بەرشلۆنەی دەکەن یانیش ئەوانەی یانەی هەندری یانەکانی ترن بە تایبەتی ڕیال مەدرید و ئەوانە وەکو قەشمەریەک کە دەڵێن ئەو ساڵەگە بەرشلۆنە ئەو کاسەی نەبربی بە حیاتی نایبە. طبعا ئەو قسەیە غەڵەتە. من یەک زانیاریتان پێ بڵێم پێشەوەی ڕیال مەدرید ئەبتاڵی دێمین ببە کە پێیان دەوت عاشرە کە ئەنشلۆتی بۆی برن ئەو کاتەی کە نزیکەی 10 ساڵ بوو ئەبتاڵی نەبربوو. ڕیال پارەی خەیاڵی سەرف دەکرد و لە گەلاکتیکۆس و هەرچی نەزمی دنیا هەبوو دێهینا بەس بۆی بتوانانی ئەو بتوڵەی بباتن بەس 10 ساڵی خایاند فەریقێ 20 ساڵ دەخایانی و فەریقێ بەسیتریش لیڤەرپول سەر و 20 ساڵ کە نەیتوانی دەوری بێنیتن ینی بۆ شەرتەیە کە ئێستاش لە یوتیوب ئەگەر بتوان سەیری بکەن کە کاتێک سەر ئەلێکس فرێکسۆن کە دەبێتە مەدەربی مانچستەر یونایتد پرسیاری دەکەن دەڵێن ئەتوو هاتی چ بۆ یونایتد بکەی دەڵێ من هاتیمە لیڤەرپول ڕابگەم چونکە ئەو کات لیڤەرپول هەم لە بەریتانیا لە پێشەمیان بوو هەم لە ئەوروپاش لە پێشەمیان بوو. بەس مەبەستم چییە لەوەی کە ئەو کەسانی کە دەڵێن ئەو ساڵ ئەگەر بەرشلۆنە ئەو کاسی نەبێت بە حیاتی نایبە. طبعا ئەو زانیارانە هەمووی غەڵەتە لەبەرچی ئەگەر تەماشای ئەو سکوادەی بەرشلۆنەی ئەو ساڵ بکەی کە زۆربەیان لاعبی منداڵ و لاعبی لاماسیان ئەیتر لە هەر فئەتی عومری کە بەشداریان کردبی لە لاماسیا ئیتریان لە بۆ نمونە لە مناڵی زۆر بچووکەوە وەکو هەندێکیان یان ئەوانەی بە درەنگ یان ئەوانەی کە لە ئەکادمی نادیتر بوونیە کردراینە لە بەرەوەی ئەو کەشافانەی کە ئەو لایبانەی دیتە پێی باش بۆ کە ئەوانە مستەقبەلیان ئیتر تەمەنی ئەو لایبانەی کە ئێستا لە ناو مەلعەب بوون دوێنێ هەموو تەمەنیان زۆر بچووکە. ئەوانە پێویستیان بە لیدەرێک هەیە قائیدێک هەیە هەم لە ژووری خۆگۆڕین کە ئەمیان تەوەجوه بکە هەم لە ڕووی مدەریب. ئێستا خۆشبەختانە مدەریبەکی زۆر تحفە و عەجایبمان هەیە کە باوەڕەکی ینی تایبەتی بەخۆبوون بۆ لایبەکان دروست کردیەکەوەی لێ هاتووە کە ئەو فەریقە لە هەر نەتیجەیەک بێت لەگەڵ هەر تیپێک بێت لە هەر مەلعەبێک بێ دەتوانانی بگەڕێتەوە ناو یاریەکە و نەتیجەکە عەکسکاتەوە وەکو ساڵەکانی پێشوو نەبوو کە بەرشلۆنە خاستان لە ئەبتاڵیان لە زۆربەی یاری گەورەکان بۆ نمونە ئەگەر نەتیجەکە گۆڵێکی لێکرا بەیان 2 گۆڵ تاو لە دەستی دەچوو هەموو نفسیەن و ذهنیەن تێک دەچون ئەو لایبانە بەهیچنەوە ئەکرێنەوە نەداتنەوە ناو یاری. بەس ئەو شتە ئێستا لە بەرشلۆنە بەدی ناکرێ ئەو ڕوحی خۆکوشتن و قیتالیە و بەردەوامیە و بتوانن کە هەر نەتیجەیەک عەکسکەنەوە ئەو بتدی جێگای دەستخۆشی مدەریبە چونکە ئەو شتە سودفە نییە. من یەک نمونەتان پێ دەڵێم ئەو ڕیمۆنتادەیە کە بەرشلۆنە لەسەر پاریس سەن ژێرمان کردی ئەوەی 6-1 2016 بوو غەڵەت نەبم. ئەو ڕیمۆنتادایەکی سودفە بوو شێتانە بوو سیناریۆیەکی سینەمایی خۆش بوو بۆ ئەو کاتانە کە یاری واڕوونەدا. بەس ئەو ساڵ بەرشلۆنە خاستن لەو چەند یاری ئەخیری بگرە یاری یەکەم ئینتەر یاری دووەمی ئینتەر لەگەڵ ریال مەدرید لە نیهایی کاس و لە هەمان کات لەگەڵ سەلتافیگۆ هەروە لەگەڵ ریال ڤالدۆلید ئەوانە هەر هەمویان بە ڕیمۆنتادا بەرشلۆنە یاریەکانی تقریبەن یەکلای کردوێتەوە زۆربەی یەکلای کردو بە ڕیمۆنتادا. ئەو شتە بێزگەلەوەی کە پێشتر دووجار لەگەڵ ئەتلەتیکۆ لەگەڵ ریال لەگەڵ دۆرتمۆن لەگەڵ بەلفیکا ئەو جە بە نەتیجەی زۆر جیاواز لەگە تیپی زۆر جیاواز لە بوتوڵەی جیاواز لە هەمان کاتیشدا بە گۆڵی جیاواز ینی فەریقێک 2 گۆل لێکردی بتوانانی بێ و فەریقێک 3 گۆل لێت کردی بتوانانی بێ و فەریقێک 1 گۆل لێکردی بتوانانی بێت و ئیتر
ڕیگاردلێس وەچی وتنی کامیان فەریق بەقوت بووە یان کامیان زۆر بەقوت نەبووە بۆیە ئەو معلوماتە هەمووی غەڵەتە ئەو فەریقە مستەقبلەکی زۆر عەجایبیە ئەم شانازی بە تیپەی دەکەم کە دوونێ ئەو یاری عەجایبەیان کرد هەر لاعیبێکی تر بە هەر کاتێکی تری بەرشلۆنەی کە بە زمانی گواردیۆلاوە کە پێی دەڵێن دریم تیمی هەموو دنیا کە تا ئێستا هیچ تیپەک نەبوو وەکو تیپی خاصن 2011 ئەوها بەهێز بیتن کە بتوانێت لە نەریزە بگەڕێتەوە زیاتر لە چەند زارێک بەس هەندێک غەڵەتە بوو هەندێک شتە بوو دەتواندرا نەکرابە یان بە پێویست نەکرابە دوێنێ لە مینیە ماڵ ئێستا خەڵکی زۆر باسی ئەوی دەکا شانسی نەبوو خەڵک دەڵێ شۆفی زۆر دەکرد و مڕاوغۆشتیە خۆی لاعیبەکی مڕاوغە ینی لە مینیە ماڵ لاعیبەکی مڕاوغە ینی قابلێتت بۆ بکاتن لاعیبەکی تەکنیکی بۆ بکات لە پشت دیفاعی بەنەوە ئەکرابۆستی ستایلی یاریەکەی وە هەر ئەوەشی لێ چاوەڕ دەکرێت و هەر ئەو هەش دەکە و هەروەش دەمینێ وەکو نیمارە خەڵک زۆر تەشبیهی دەکات بە میسی دەڵێ بە میسی دێسی ئەو شتانە بەس بەڕای من ئەمن شێوازی مڕاوغە و شێوازی جوولەی زیاتر بە من بە نیمار دەچیتن مەبەستم چییە ئەو غەڵەتانە ئەو شتانێک کە دوونێ دەتوانرا نەکرابە وەرە و لاعیبانە زۆربەیان منداڵن ئەو خیبرەی زۆریانی ئەو خیبرە زەختە کە لەو دەوراتە تاخیرانی سمی فاینەڵ و کوارتەر فاینەڵ و یان لە نیهایی چۆن یاریەکەی یەکلایەکەی تۆ لە ساڵحی خۆت بەرشلۆنە شەوتی دوم هاتە ناو یاری شەوتی یەکەم خەڵک دەڵێ خراببوو ئەمن ئەوەندەی تەسەوەڕ دەکەم بەرشلۆنە شەوتی یەکەم خۆی بە تەحەفوز یاری دەکردنی دەوی زۆر زەخر بکات دەویست بە کەمترین زەرە لەو شەوتە بێتە دەرەوە بەس کە دوو گۆڵی خوار ئەوەی تر هیچی لەدەست نەما بۆیە شەوتی دوم کە بڕیاردا بە های پرێس کە زەختەی زۆر عالی تقریبا بە دەلای بجومی دەکرد هیچ حالیتری نەبوو بۆیە ئەگەر تەماشا بکرێت شەوتە ئیزافیەکان تقریبا بەدەنیە نەمابوون ینی لە ڕووی دەستەوە وێران ببوون چکە ئەو لاعیبانە ئەوە نزیکەی دوو مانگە سێ مانگە هەموو سێ ڕۆژدارە گەمەی دەکەن و سکوادی بەرشلۆنە عمقەکەی باش نیە ینی سکوادەکەی تقریبا هانزی فلێک بە هەمووی بە چادە لاعیب یاری دەکاتن ئەو ساڵ هەر هەمووی دە لاعیبی کە یازدە لاعیبی کە سابتە و زایدە و سێ لاعیب هەیە کە گۆڕانکاریان پێ دەکەن ما باقی لاعیبەکانی تر زۆربیان بە کەڵکنیان ئەسڵەن لە احتیاتی جیرۆناژ بن نەک لە احتیاتی بەرشلۆنە مەبەستی من چییە لەوەی کە دەبا چ نەکرابیان غەڵەتەکە بە پێویست نەکرابە غەڵەتەکە ئەوە بوو کە ئەتوو دقی هەشت گۆڵت کرد دوو غەڵەت لەو دوو یاری بەڕای من دەبینرێ خۆی لەناو ساحەی دەرەوەی خۆتی ئەو فەریقەت نەفسیەن تەدمیر بووە بەدەنیەن ینی بەی شێوەک ینی ئینتەر شەوتی دوم نەیدەتوانی غار بە نەیدەتوانین تۆپڕا بگری ئەتوو بە هەموو شێوێک لە شێوەکان دەبی ڕۆحی ئەو فەریقەی هەڵمشی ئەوی چۆن یەکەمی شێت لە هانزی فلیک و دەستپێکین ئەو تەبدیلی بەڕای من ینی ئەتوو ئەگەر بیستە شەوتی ئیزافیش تبدیل کە 5 تبدیل بۆ تێ غەڵەت نەبم لە شەوتی ئیزافی دەبێت 6 تبدیل تبدیلێکت بۆ زیاد دەبی ئەو کات دەتوان هەر ڕۆبەرت لیڤاندۆفسکی بە فرێشی بینیە ناو یاریگە تۆ پێویست نەدەکرد دەبا یان گاڤی هینا بەناوێ ئەو کار نازانم ئەگەر گاڤی دابەزاند بوو یان نە یانیش کریستینسن دیفاعی تر زیاد بکەیت طبعاً خۆی ئەوە یەکەمین ئەوە غەڵەتی دووەم ئەوە بوو کە ئەراوخۆ هاتە ناو یاری ئەراوخۆ لاعیبەکی مانتومانی دیفاعی کۆنی ساڵی هێشتا و نۆڵەکانی کە بۆ کاسی عالم دەبی بەس بۆ ئێستا نابی لە بەرەوەی مێشکی ئیش ناکە لەبەر مێشکی ئیش ناکە ئەو قەرارە غەڵەتانە یان ئەوانەیە کە چاوەڕێ دەکا بە ئیجتیهادی شەخسی خۆی کە وەک بڵێ وەڵاو فەریق ئەو لاعیبە ئەمن دەیگرم بەس ئەکیدم مەجال نابی شورکیان ئەمن دەیگرم کە دەیگرم ئەو زەمیری مرتاح نابێتن کە ئەمن گرتیتم شور بکە یانیش چاوەڕێ دەکا ئەمن بەری دەمەوە ئەوجە شور بکاتن ئەو نوع تەفکیر و بیر و باوەڕە متەخەلیفەی کە لە ڕاوخۆ هەیە ئەوە بەجددی زی لە بەرشلۆنە نابتۆ چکە بەرشلۆنە فەریقەکە بە های لاین گەمەی دەکەیانی بە خەتی بەرز ینی هەمووی لە پێشەوە لایبەکان بە ئۆفساید تراپ ینی وەکو ینی خۆتان نزان ئەو ساڵ چۆنە مەبەستی من چییە ئەو ستایلە یاریکردنی بەرشلۆنە دەبی دیفاع یەک مەنزومە بی هەمووی پێک و دیفاعکە هەمووی پێک و هجوومکەم بەسم چۆنە ینی نابی یەک ئەوە ینی یەکێک لە مەنزومەکە دەرسی هەموو مەنزومەکە تێک دەچیتن نەک مەسەلەن بە کلاسیک مانتومان دیفاعی بکە وەختی یەکێک دەربینیتن تاکاینتر باش بن یان ئەو دیفاعکاینتر باش بن بۆیە ئەتوو کە بۆ نوع ئەو بۆ شێوازە ناتوانانی دیفاعی بکەی تەواو غەڵەتەکە لێرە بوو دەبا کریستینسن هەر بە ناو یاری وەڵحاصل کە ئەراوخۆ بەڕای من ئەو مەسئولی هەردوو گۆڵەکەیدا کە بە تەواوەتی ئەچێربی کە تەمەنی باپیریتی بنەوە ئەگرتیتی وەکوا بینازم ماچی دەکایان لە پشتۆ سوپرایزی بۆ دەکاتن کە بە هەموو ئەگەڵنەوەکان غەڵت بوو و زای دەنیش
کە باسی وی دەکەن کە حەکەم لە جێرار مارتنیدا و ئەو لەختەیە دووبارە نەکراوە بەی شێوەیەک دەبا ئەوەش هەر لە کەمی خبرەی لاعیبەکانی بەرشلۆنە ئێستا پێتان دەڵێن بۆ ئەوە غەڵەتە بوو. غەڵەتی دووەم دەبا لاعیبەکان زیاتر لەسەر تۆپ ڕاوەستابان، زیاتر محاولەی پاساتیان کردبا، زیاتر ئەو لاعیبانەیان هیلاکتر کردبا، نەک لەوەی زەخر بکەن هێشتا بۆ گۆڵی چارەم یان گەمەکەی بە تەواوەتی یەکلایکەنەوە و یان زیاتر تەمسیل بکەن، خۆیان بردنەوە تۆپ تاخیرکەن، تۆ بخەنە ئاوت وەخر بکوژن. ئەو نوع یاریانە بەو فێڵە تەکتیکیانە دەیبێەوە کە ئەتوو دەخێش تاوش گۆڵکی دوای سێ4 لە قەنەتانی دیفاع لە ئەوەی خۆت بکەی لە پاکی گۆڵت نێڵی گۆڵ بخۆی، ینی ئەوەندە دەقێ ینی بەجددی کارەساتە. ئەوە بەڕای من ینی غەڵەتە گەورەکان بوو کە بە هیچ شێوەکان بەرشلۆنە ینی لە کەمی خیبرەوەی لێ هەر بوو، چونکە لاعیبەکان ئەگە خیبریان هەبا ینی مەبەستم ئەو نییە کە لاعیبەکان خراپن، لاعیبەکان تەمەنیان کەمە، تووشی ئەو مووقفانە نەبوون پێشتر بووی ئەو مووقفانە وات لێ دەکا خیبرە پیا بکەی بۆ ساڵانی داهاتوو کە ئەو تیپە هەمووی گەنجن لەگە مدربێکی زۆر بەتوانا و محتەرەم دەتوانن ئەو نوع یاریانە بۆ فرتوفێڵانەیەک لایکەنەوە. بەسیترین شت ڕیال مەدرید لەگەڵ چامپیۆنز لیگ بزەبت نازەم کام ساڵ ئەوانەی لەگە زیدان کە تەمسیل دەکا ڕامۆس کوادرادۆ بە تەڕدا تەڕەکە کە تەڕەکە هیچ حەق نییە هەموو کەس دەزانی، بەس ئەوە لە شەیتانی و لە ئەوی خۆیتی. بۆیە بەرشلۆنە ئەو خیبرەی نییە ئەو شتێک کرد بە لە هەمان کاتێکدا کە گۆڵی سێم دەکرێتن کە غەڵەت نەبم دەمفریز کە تۆپەکە لە جێرار مارتین دەباتن و ئۆڤەرەکە دەکاتن بۆ ئەچێربی لەوێندەر جێرار مارتین دەکەوتە خوارێ لاعیبەکانی بەرشلۆنە بە هیچ نەوەکان یانی زۆر بەحتیاتی وەکی گۆڵمان لێ بۆ تێدەگەڕێنەوە گۆڵ لەو حاڵەتی دەبی دراما و سیناریۆی دروست بکەی و دنیای کاولکەی کە زەخت لە حەکەم بکەی بڕیاری بگۆڕی بیکێ هەرە جە حەکەم یان بڕیاری دەگۆڕی یان حەکەمی دەگەڕێنیوە سەرڤار. ئەو کات ئەگەر ئەوەکە لەختەکە تەواو ڕاست بیست مشکلێنی ئەو کات میم زەمیر خۆم مرتاح کرد ئەمە شکم هەبوو لە لەختەچی کە چون تەماشە ڤارمان کرد هیچ شتێک خەلەل لە چیتدا نەبوو تەواو دیارە ئەمە شایانیونێ گۆڵ بخۆین بەس کە ئەتوو زەخت ناکەی و لە هەمان کاتە لەوانەیە علامەتی پرسیار هەبی لەسەر ئەو هەزمەیە بەس یە مجرد ئەتوو لاعیبەکی محتەرەمی زۆر ئەوها نایکی هێرا لە ناو مەلعب ئەو شتانە بەڕای من لە کەمی خیبرەی لاعیبەکان لەو نوع دەورە و لەو نوع ئەستایلانە ئەکید بە ئەو ساڵ بەرشلۆنە بە تەواوەتی ئەو خیبرەی پیا کردیە و زائیدەن ساڵی داهاتوو بەرشلۆنە زۆر بە قوتر دەبی لەبەرەوەی پێویستی بە چەند ینی لە هەر مرکزێک یان چەند مرکزێکی تایبەت پێویستی بە لاعیبەک دوو لاعیبە یان لاعیبەکی سوپەرستار لە مرکزێک و لەگەڵ هەندێک لاعیبی مامناون و لەگەڵ لاعیبی ئەتیادی بۆ هەندێک مرکز بۆی عمقی سکوادەکەی بە قۆتکە بتوانی بە ڕۆتیشن ینی بە تەبدیلات گەمەی بکە. ئەمن ئەوەندەی بەبیرم دێ ئەو ساڵ ئەمن یەک گەمەی بەرشلۆنە منە پەڕاندیە لە هیچ بوتوڵەچی لە کەنجیۆ دەمەوێت هانزی فلیک مەجای ئەنسۆ فاتی بیا بەڵکوم بزانین ئایا ئەو لاعیبە مەجای تێدایە بگەڕێتەوە یان نە، چونکە زۆربەی ئەو لاعیبانەی کە هەستمان دەکرد مردوون یان بە تەواوەتی تێیاندا نەما یان ئەو لاعیبانە ئەسڵەن شایانی هیچ شتێک نینە لەگەڵ هانزی فلیک بوونە ڤێژنێکی تر. بۆیە ئەمە چاوەڕێ دەکەین ئەنسۆ فاتی ئەگەر بزانین مەجای تێدایە بگەڕێتەوە ینی ئەوە تو سەفقەچی بەلاشێکی حساب بکە بەس ئەگەر نەشگراوە ئەتلیست ینی ئەمە زەمیرمان مرتاحە لەبەرەوەی ئێستاش خەڵک کە میسی دەبینی بۆ ئێستاش خەڵک کە ئەنسۆ فاتی دەبینی بەڕقەمی دەکەوە یارگارێکی تایبەتیە لەگەڵ ئێمە. بۆیە هەر چاومان لەوەیە کە ئەگەر مەجای هەبی بگەڕێتەوە ئەگەر نەشگەڕێتەوە ئەو کات ئەمە زەمیرمان وجدانمان مرتاحە تەواو ئەو لاعیبەت تێیدا نەمایە لەبەرەوەی لە ئینادی و لە کەل لە ڕێخۆی کە کاتی موسابە پێویستی بە عملیات بوو بڕیاری لە عملیات نەکا بە ئیلاستەبی خۆی چاپ بکاتەوە. بۆیە لەو کاتەوە ئیسابە لە دوو ئیسابە لە دوو ئیسابە. بۆیە ئەو فەریقە مستەقبلێکی زۆر باشی هەیە زۆر بە قۆتی دەگەڕێتەوە ساڵی داهاتوو ئەگەر بەرشلۆنە بتوانێت هەندێک لاعیبێ بیکردن و یان هەندێک مرکزێ باشتری بکاتن و هانزی فلیک و زائیدەن ئەو لاعیبانە بەشداری کاسی عالمی ئەندیەی ناکەن ئەوەی فیفا وۆڵد کەپەکە ئەوەی نادیەکان. بۆی ئەو لاعیبانە کاتێکی زیاتر ئیسراحەت دەکەن زیاتر شارەزای هانزی فلیک بوونە ئەو ساڵ ئەو هاوینە ینی بە شێوەیەکی باشتر تەحزیراتیان بۆ دەکە. ئەو لاعیبانە کە زۆر مساب دەبن زۆربەیان دەنێژنە ئەمریکا ئەو فەحسەیان بۆ دەکەی وەکو پێدری کە ئەو پێدری پار تقریبا نوێ بە ئیسابە بەردەسەر ئەو ساڵ تقریبا کەمترین ئیسابەی هەبوو هەرنەی بۆ ئیسابە لەبەرەوەی ئەو فەحسە جینیە کە بۆی دەکرێت لە ئەمریکا شەریکەیەکی زۆر بەنابانگە. گەر هەستان کرد ڤیدیۆ لەسەر دروست دەکەم لە کۆمنت بینووسن بۆی دانی ئۆڵمۆ بتوانن وێ بکەن دووری بکەنەوە لە ئیسابە چونکە دانی ئۆڵمۆ لاعیبەکی باشە زۆری باشە وە لە ئەو چەند یاری ئەخێری زۆر باش نییە بەس
کواڵتی ئەو لاعیبێ باشە جە بۆیە ساڵ داهاتوو بەرشلۆنە بەقوتر دەبیتن و زۆر بەهێزتر دەبی ئەو لاعیبانە بە تەواوەتی ئەو هاوینەی ئیسراحەت دەکەن و هیوادارم ساڵ داهاتوو وەکو ئەو ساڵ چونکە ئەو ساڵ کە ببیرم دێ بە هیچ شێوەیەک لە شێوەکان مەجال نەبوو هانزی فلیک یاری بە ئەنسۆ فاتی بکاتن لە بەرووی ئەوەندە سەختی تۆپانە یاریەکان زۆر بوو ئەوەندە ترسی ئەوەی بوو نوختەی لە دەست بدا لە دۆروی یان لەو بتوڵەی دەربکرێ یان لاعیبەکان هێشتا سیقیان بۆ دروست نەبووە لاعیبەکان هێشتا نازانن چیان دەوێ یان مدەڕی بزەبت کام لاعیبی هەڵبژێری بۆ چ مەرکەزێک کە بە تەواوەتی تایبەتە بووی بۆیە ساڵ داهاتوو مەجای ڕۆتێشنێکی باش هەبیتن بۆ ئەو لاعیبانەی کە مستەقبەلیانەیە بۆ شەتی ئەو ساڵ بەرشلۆنە بەبێ ڕقم 6 سەرەحی گەمەیەکی لێ ئیرتیکاز ئەو دزە ئەو هەموو نەتیجەی هەبوو و زائیدەن ئەو گەمەی ئینتەر کە بەبێ ڕقم 6 سەرەح بەبێ ئیرتیکاز گەمە کرا ئیرتیکاز سەرەح و بەبێ هەردوو تاک دیفاعی ڕاست و چەپکە بەدیلیانیە لە بەرشلۆنە هەروە لیڤاندۆسکی تا حدێک بەدیلی هەیە ڕاست هەربە ئەو جە بەرشلۆنە چوویتە ناو مەلعەب یەکێک لە مەلعەبە هەرە قورسەکان جۆزێپی میاتزا کە ئەو مەلعەبە ئینتەر میلان ئەتا نەچووە دەوری 16 تقریبا وازەم غەڵەت نەبم یەک گۆڵی لێ بوو لەگە ئەو هەموو فەریقی گەمەی کرد بە ئەو گۆڵش کە لێ بوو غەڵەت نەبم پەناتی بوو بۆیە بگەڕێەوە لە نەتیجەی 2-0 شەوتێک تەواو بکەی و یاری دووەم نەک بڵێ یاریی ترمایە بۆ ڕوحیەتی بێەوە واز لە ئینتەرنێنی تەختی کێوەی لێ بکەی هەناسە نەدەن تەبعاان هەناسیان پێ نەدەدرا بەبێ کول لاعیبەکانی ئینتەر لەناو ئەو گەمەی ویان لێ هات بوو کە نەیان دەتوانی غاردن بگەڕێ ئەو نەتیجە بەجددی شایانی ینی دەستخۆشی و چەپڵەیە بۆیان چکە ئەو فەریقە ئەمن بۆ ماوەی ینی ماوەی زۆرە ئەوها بۆ شێوەیە بە جۆز خۆشەوە ئەو هەشانازی بە بەرشلۆنە ناکەم کە لە بتوڵێکی دەربکرێ بڵێم تەواو ئەتلیست ئەمن دەزانام فەریقەکەم ئەسڵ و ئەساس و بەری بناخی بە جوانی بۆ کوترە ئەگەر ئەو ساژنەوەی ساڵی داهاتوو دەتوانین شتێکی زۆر باشتر بکەین ئەو شتەی کە بەڕای من ئێستاهادیم کاتۆ لەو مۆزۆی بەرشلۆنەوی وام لێ بکە کە زۆر تایبەتانە بتوانم ینی لەبیری بکە مۆزۆی ئینتەر ئەویش یاری کلاسیکۆی چارەمی ئەو ساڵە کە بە تەواوەتی بەرشلۆنە هیلاکە تەسەوڕ ناکەم ئەو کلاسیکۆی بباتەوە زۆر زەحمەتە بەس هیوادارم ئەو کلاسیکۆی بباتەوە لە ناو بەرشلۆنە و دەرسێکی تایبەت بداتە ڕیال و کلاسیکۆی چارەم بباتەوە کە ئەوەش ڕیکۆرد دەکە کە ئەوزەم هیچ مدەری بەکنێکی دەکە چار کلاسیکۆ لێک مۆسم لە ریال مەدرید باتەوە کە بەو زەخمەی میسی و ئینێستا و چاوی و گواردیۆلا هیوادارم ئەوی باتەوە ئەوزە نەفسیەن هادێ ببینەوە بڵێن تەواو مۆسمەکی دەرەزەیەکمان بەڕێ کرد ئەو هەندێک ئەو شتانە بوو کە لە دڵم دەویست بۆتان باز بکەم و بەبێ هیچ دەستکارێکی بکەم